اما ڕۆکاری شێوەی ئێزیان شاڕە ئەمە پۆلیس و ئەو شتانە لە وڵاتەکە پێشکەوتوەکانە بەکاریان هێنا. دیداری ئاسایشی ئەلکترۆنی یەکەمین دیدارە لە زانکۆی سلێمانی بەڕێوە چوو. لەم چاڵنجە نزیکەی 150 کەس لە تەواوی عێراقا ئامادە بوو بۆی کۆمەڵێک نێتوۆرک و سیستەم و وێبسایتمان بۆ دانابوون لە ناویان چەند کەلێنێکی تیا بوو ئەوان لە ڕێگەی کەلێنەکانەوە وێبسایتەکانیان هاکە کرد و ئەگەیشتن بە ئاڵاکە. ئەمە وەکو چاڵنجی کاپچەر دە فلاگەکە وەکو چاڵنجی داگرتنی ئاڵا کۆمەڵێک پرۆژەی سایبەر سکیوریتی لێرە کۆمەڵێک پرۆژەی ئاسایشی ئەلکترۆنی لێرە دانرابوو خەڵک ئەیتوانی بە سەیری کات و کۆمەڵێک بابەتی زۆر بە سوودی تیا بوو لە بواری درۆن و لە بواری سیگناڵ و لە بواری ئاسایشی ئەلکترۆنی بە عامە. خاڵی سێم ئەوە بوو کە مامۆستاکان و دکتۆرەکان هی هەموو زانکۆ پەیمانگەکانی شاری سلێمانی و دەوروبەری هاتن لێرە پرۆژەی توێژینەوەی ئەکادمیان لێرە باس کرد توێژینەوە ئەکادمیەکانیان لێرە دەرخست بۆ خەڵکی و زانکۆی سلێمانیش بەڵێنی ئەوەی پیاون کە ئیخاتە جۆرناڵی خۆیەوە. زیاتر ئێمە بابەتی ئاسایشی ئەلکترۆنی کە لێرە دامانناوە کە لێرە ئەم هەموو بەڕێزەمان لێرە کۆکردێتەوە ئەمانجمان لی دروستکردنی ژێرخانێکی دیجیتاڵی بەهێزە دروستکردنی ئاسایشێکی ئەلکترۆنی بەهێزە بۆ تەواوی عێراق و هەرێمی کوردستان. لێرە یەکێ لە ئامانجەکانمان ئەو بوو کە ئەم بەڕێزانە لێرە هاوبەشی بکەن لەگەڵ یەکا بەیەکەوە کار بکەن هەر یەکەو لە دیدگای خۆیەوە بیت لە کێشەکان بکاتەوە بیت لە کەلێنەکان بکاتەوە بە کۆکراوی ئەمانە هەوڵ بین بتوانین کە ئاسایشێکی ئەلکترۆنی سەلامەت دابین بکەین. منە پێماوەتی فۆتۆسیێڵەکە هاکەکرێت بەم شێوە یەکشتی ترمانێ بتمان ئەتوانێت برجەکە ببەستی ئەوە ئەو جۆرەی ترمانەکە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و بردننی دامەزراوەکان بەرەو تەکنۆلۆژیا و بناغی دامەزراوەکان و دەستگا و دائیرە حکومیەکان کە ئەکرێ بە ئەلکترۆنی و بە تەکنۆلۆژیا بەڕێوە ئەچێت مەترسیەک دروستە بێت کە مەترسی هەرشە ئەلکترۆنیەکانە بۆ سەر ئەم دامەزراوانە بۆ سەر ئەم خزمەتگوزاری ئەلکترۆنیانی کە بەردەستە بن بە تایبەت یەکێک لە کەرتە زۆر گرنگەکان کەرتی بانکیە کە هەرێمی کوردستان و عێراق بەرەو حکومەتێکی بانکی و ئەلکترۆنی ئەچێت شێوازی پارەدان بێ بە ئەلکترۆنی یەکێک لە گەورەترین مەترسیەکان کە کەوێتە سەرم کەرتە ئەو هێرش ئەلکترۆنیانەیە کە بۆ سەر بانقەکان دروستە بێن بۆ سەر تاکەکان دروستە بێ هەژماری بانکی تاکەکان دروستە بێت بۆیە ئەم دیدارە بە گشتی کۆکردنەوەی نوێترین و تازەترین داهێنانەکان و پراکتیزەکانە بۆ باشترکردنی ئاسایشی ئەلکترۆنی دامەزراوەکان حکومەتەکان بانکەکان بەگشتی لەبەرەوەی ئێمە تەکنۆلۆژیامان کەم بووە دائیرەکانمان تەکنۆلۆژیای تیا بەکار نەهاتووە ئەو پرۆسە و ئەو خزمەتگوزاری و ئەو مامەڵانی کە تۆ هاوڵاتیەک ڕۆژانە کردوێتی ئەلکترۆنی نەبووە بۆیە گرنگیەکی زۆر بە ئاسایشی ئەلکترۆنی نەدراوە لەلایەکی تریشەوە شارەزای ئاسایشی ئەلکترۆنیمان کەمە کە ئەمە کێشەیەکە لە دنیای هەیە نەک تەنها لە هەرێمی کوردستان و عێراقا کە شارەزای ئاسایشی ئەلکترۆنی کەمە لە دنیای خواستێکی زۆر هەیە لەسەر و پسپۆڕیە و شارەزاش کەمە و سەبەبی سەرەکی ئەو بۆ کە ئێمە تەکنۆلۆژیامان نەبووە تا بیر لە پاراستنی بکەینەوە چی بکەیت دەتوانێت جامێک پێ بکەیت دەتوانێت هاک بکەیت هیچ ئەفرادەیەکەوە هەموو پەیوەندیەکانی واردێسی لەگەڵ GSM و 4G ئەوانە هەمویان لەسەر